گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ: کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران، برینداربوونی 15 کرێکار لە ئێران، کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغر لە دوورگەی لاوان، ژاراویبوونی 5 قوتابی لە خابگای زانکۆی فەرهەنگیانی خۆڕەمئاوا و سەپاندنی 15 ساڵ بەندکران بەسەر موعەلمێکی خەڵکی شاری بێهبەهان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، مەریوان، بیجار، خۆی، ئەهواز و چەند شاری دیکە دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەستە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی، بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان و هەروەها ئازادی هەموو خانشینکراوانی بەندکراو بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز. ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەر ئەمجەد ساڵحزادە چالاکی مەدەنی و خەڵکی شاری سەقز بۆ دووهەمین جار لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. ناوبراو ڕۆژی سێشەممە 2 ڕێبەندانی 1403 هەتاوی بۆ یەکەمین جار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شاری سەقز دەست بەسەر و پاش 4 مانگ و 3 ڕۆژ ئەشکەنجە و لێپرسینەوە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. شایانی باسە سرە ڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری دەست بەسەرکرانی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە شاری سنە. ڕۆژی دووشەممە 12 خەزەڵوەری 1404 هەتاوی شۆفێرانی تاکسی لە شاری سنە دژ بە نەبوونی داهات دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیە بەربڵاوەکانی ئۆتۆمبیلەکانی شێرکەتی ئیسناب، تاکسی ئینتەرنەتی و هەروەها شێرکەتەکانی دیکەی هاوشێوە بە ڕێژەیەکی زۆر و بەرچاو داهاتیان دابەزیوە و دۆخی ژیانیان لە خراپیدایە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان بە وتنەوەی دروشم، خوازیاری کەمکردنەوەی تیچووی کەلوپەلی ئۆتۆمبیل و سوتەمەنی و هەروەها بایەخدانی بەرپرسان بە داواکاریەکانیان بوون. ناڕەزایەتی پەرستارانی پارێزگای کرماشان. ڕۆژی دووشەممە 12 خەزەڵوەری 1404 هەتاوی پەرستارانی پارێزگای کرماشان بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانستە پزیشکیەکان دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. پەرستارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی کارانە و حەقدەستە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها پێدانی مرەخەسی و ئیزافەکاری بوون. برینداربوونی 15 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 15 کرێکار لە شارەکانی تاران و شیراز بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەر 3 کرێکار لە کارگەیەکی شارۆچکەی مەسعودیەی تاران کە یەکێکیان کرێکاری ئیدارەی کوژانەوەی ئاگرا بەهۆی ئاگرگرتنی کارگەکە بریندار بوون. هاوکات 12 کرێکاری دیکەی شاغڵی کارگەیەک لە شارۆچکەی جەوادیەی شیراز بەهۆی تەقینەوەی ئەو کارگەیە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە دۆخی تەندروستی 2 کەس لە برینداران لە خراپیدایە و ئەگەری هەیە گیانیان لەدەست بدەن. کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغڵ لە دوورگەی لاوان. ڕۆژی ڕابردوو
کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە دوورگەی لاوان دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمکاناتی ڕفاهی، ئەمنیەتی پیشەیی و ئیمنی شوێنی کار، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ کار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها سەربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی نگار میساقیان لە گرتوخانەکانی ئیسلاعات. نگار میساقیان هاوڵاتی بەهایی و دانیشتووی شاری شیراز سەرەڕای زیاتر لە 2 هەفتە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبرا و ڕێکەوتی 28 ڕەزبەری ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی شاری شیراز دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعات کرا. ئەو هاوڵاتیە لە کاتی دەست بەسەرکرانیەوە تاکو ئێستا لەگەڵ ببورن لە پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە و سەرەڕای بەدواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی ئەم دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. ژاراوی بوونی 5 قوتابی لە خابگای زانکۆی فەرهەنگیانی خۆڕەمئاوا. لە ڕۆژانی ڕابردوودا 5 قوتابی لە خابگای زانکۆی فەرهەنگیانی خۆڕەمئاوا بە گازی مونۆکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەپێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەممە 11 خەزەڵوەر 3 خوێندکاری ئەو زانکۆیە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە دۆخی ژیانی خوێندکاران لە خابگاکان و دابین نەکردنی ئیمکاناتی پێویست بە گازی مونۆکسیدی کەربۆن ژاراوی بوون. هەروەها ڕۆژی 6 ڕەزبەر 2 خوێندکاری دیکە بە هەمان شێواز ژاراوی بوون، بەڵام سەرەڕای ناڕەزایەتی خوێندکاران تاکو ئێستا ئەم کێشەیە خوێندکارانی دانیشتووی لە خابگاکان چارەسەر نەکراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی 15 ساڵ بەندکران بەسەر موعەلمێکی خەڵکی شاری بێهبەهان. بەپێی راپۆرتەکان فروغ خوسرەوی موعەلمی بەندکراو پاش بانگهێشتی بۆ دادگای ئینقلابی شاری بێهبەهان حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناوبرا و ڕێکەوتی هەفتی گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی سوپای شاری بێهبەهانەوە دەست بەسەر و پاش 11 ڕۆژ لێپرسینەوە و ئەشکەنجە بە دانانی بارمتەو بە شێوازێکی کاتی لە زیندانی سپیداری ئەهواز ئازاد کرا. ئەو هاوڵاتیە ڕۆژی ڕابردوو پاش پانگهێشتی بۆ لەقی یەکی دادگای ئینقلابی ئاری بێهبەهان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم، بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی، بێڕێزی بە پێروزیەکانی ئیسلام و هەروەها هاوکاری لەگەڵ میدیاکانی سەر بە ڕژیمی ئیسرائیل حکمی 15 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.